سەربازی ونی ئەم جارە چیرۆکی داستان و قارەمانێتی پێشمەرگێک دەگێڕێتەوە کە ژیان و جەستەی کردە قوربانی ئارامی و ئازادی گەلەکەی. ئەو هەموو ئاوات و ئارەزوەکانی پێشکەش بە خاکی کوردستان کرد. ئەو خاکەی تینووی ئازادی و سربەخۆییە. لەگەڵ هەرهەنگاوێکدا قاچەکانی زەوی بەباشی ناگرێ، ئەمەش لە ئەنجامی گیانفیدایی و لەبەر ئەوەی بەشێکی جەستەی بە کوردستان بەخشیوە. گەلی پێشمەرگە واجبێکی هەیدی دەرکەوین و کە وین هەمی باش زانن وای gelek carê berîn û kehêrî şwêdkirîn bergîrî wêdkirînî zanin ne cih ez gelek tişta bûye dibarek vê tem xwe parêzîn hevalet xwe parêzîn ew cihê em çînî hemû teqemeniye û hemî me tirsiye mirov gelekî şerhar agehdar bît û xwe parêzîn. Destpêka karê min ê pêşmergatiyê ku ez bûyme pêşmerge li 2008 pêşî 10 sala bû li Kolîja Leşkeriya Zaxo Xola 14 hatîme wergirtin pişra derçû bûme milazim li artêşa Iraqê min damit kir li Felûce û li Keskê firqa Sêwîk ku ez sendese bûm li wêrê. Paşan me cêşa Iraqê hêla em hatîne Kurdistanê nav hatme re hêzê pêşmergeyê zêrevaniyê min damit kir. Destpêkê li fêrgeha Binislava ku karê me meşq bû rahêna bû pêşmergeyê û zor xwe me pêgihandîne û derçûne. Paşan çûme gel leşkerê Roj batalyonayek li wêrî jî ez her efser bûm amir fasîl bûm li wêrê. Paşan hatîne destpêka şerê Daişê bûyme em we gropek bûne ez û min Raîd Mistefa û kumek afsera bûne em pêk vebûn. Paşan batalyona komando hate damezrandin ez wek amir Sîryalê hatime damezrandin û heta du mayîkîş her gel batalyona komandê min. ئەم سەربازەونە ناوی نەقیب هەندرێنە. نەقیب هەندرێن خەڵکی شاری دووەکە و ئەفسەرێکی پێشمەرگەی لەشکری کوردستانە و سەربە بەتالیۆنی کۆماندۆی زێرەوانیە. و li hemî şerada bejdar bûyn ku em wek batalyona komando her hêjî şekal zêrevaniyê kirî ku leşkerê zêrevanî kir her cihekê bît li hemî mîhwara xwazirî heta şingarê her hemî ev cihêbûme hatiye danan em hêza pêşrawî bûyne û yekem kes bûyne û iqtîhama wan cihê dijminî bikein. ئەو دوای تەواوکردنی کۆلێژی سەربازی پەیوەندی بە هێزی پێشمەرگەی لەشکری کوردستانەوە دەکات. لەبەر ئازایەتی و بوێری و بەهێزی بەرپرسیارەتی پێدرێ لە کاتی هەڕەشە و مەترسی دوژمن و چەکدارانی داعش و لە جەنگدا ئەو پێشمەرگانە یەکێک لەو هێزانن کە لە هێڵەکانی پێشەوە جەنگاون و دەجەنگن. ئەم لەشکرین ئەم پێشمەرگەین ئەم ئەسکەرین ینی تشتێ خۆش و بۆ ینی تەرفیهی ئەسکەریە دانینە و لە شەڕی دانینە هەر هەمی نەخۆشیە جا چ گەرما بێت سەرما بێت تهنی بێت برسی بێت ینی ئەف تشتە هەمیێت ینی جاریەهای پرۆژە خوارە نەگەشتیان جاریەهای ئەم هەیڤا نەخۆششتن و ئەف تشتە نینە ینی نەفسی جلکی جاریەهای سەرێت 5-6 ڕۆژێکە پستاڵ پێخۆ نەکردی یەک جار ینی دەمێ بە پستاڵەکە تێخست ئەمە هەموو پێمەوە ینی چ نەمەوە بوو ئەم gelek بسەر بەس بۆ ئەلحەمدوللا ڕۆژێت سەخت چوون و دەرباز بوون و
انشاءالله ملتی ما دیگه تهمی وی امید کەرچەند باسی نەقی بە هەندێک بکەن خارەمانەتی و کەڵەپیاوە تاوا نابێ لەبەرەوە بە زمانی لاڵێ ئێمە ناتوانانی وەسپی کەڵەپیاکی وەکو نەقی بە هەندێک کاکە لە چەندەها لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا بەردەوامە و ئەتوانم بڵێ نوێی جەستەی خۆی کردە قوربانی خاکی کوردستان بۆیە نمونەی ئەو کەمەوە هەر وهات هیوای تەمەندرێژی بۆ خوازی لە هیوادارم تەمەندرێژ بێت 2015 نقیب هندرین آمر سریع بیل نقطه اسکی موصل و شویز ام اندامت باتالیون بین و شویز چوم ده و شوی دیار بو نخوش بو لی و شوی چطوش چه نبو خوشبختانه روزادی سپیدی جو گلک خوش بو هم ج درکتن کیف خوشی گل پیشمرگا هندک وینه مگرتن یک سر یعنی وکو سپرایز تقدس بکر تقایکی زور نقیب هندرین هر وصا گهشت کو تقریبا نعال دا سر بخواد چون نقطه دا مجیش لازم دا پستالاوی کر بخواد هم چون نقطه دا هم چون ازوا پیک و ملیوی پیک و بی رامیه گلک دشوار سر نقطه ما هات کرد یعنی وصا رامی دشوار بی مگود تقریبا هاتند نقطه دا والله ماش دست بتقی کر ما دست بتقی کر 5 دقیقه تلقی که یک قناص ملی نقیب هندرینی کرد او موقفه ازو نقیب هندرین پیک و بین موقفه که بطولونه هبو مروف عسكر فيابت لياقة باش هبت او بخوش لعبة تاكواندو يا زيلكا وفكرك باش وقتی تو شريط كي للسر هزرا خو همي قاوا شر كرن نع صابن ونا عضلاتن شر كرن هزرة وعقله في تب عقل شريب كي دا تبشدش مني خو بشكيني اوي همي قاوا افعال بكارتينان ايكش كو تشتت اسد بيدا اخبار بوين راستی دویدا گلک شهر زابو و گلک تشتی دیل دفعین کو تو پیدا اخبار بی بس وصف کاوی اوه بو هەندرێن چەندین ئەرکی ڕاپەڕاندووە لە کاتی جەنگەکان وەک پوچەڵکردنەوەی بۆمب و بەکارهێنانی چەکی ئەڵمانی دژە تانک بۆ تەقانەوەی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان ئەم هێزە بەورەیەکی بەرز و ئازاییەکی زۆرەوە لە سەنگەرەکانی بەرگریدا خەباتی کردووە بۆ ئازادکردنی ناوچە داگیرکراوەکان و پاراستنی سنووری کوردستان. دوای هاتنی بڕیاری شەڕکردن دەستیان کردووە بە شەڕی کۆڵان بە کۆڵان و گەڕان بە دوای پاشماوەکانی تیرۆریستانی داعش و بە دەرنانیان لەو ناوچانەی تارمایی ئەم ڕێکخراوە دایپۆشی بوو. لە 2016 هێرشە خازریەک دەست پێ کرد کە هەمێک بەتالیۆنە کۆماندۆژی بە شەکێ گرنگ بووین و هێزا پێشراویە بووین دوێ هێرشێدا دەست پێکێ لە گوندێ مفتی سێ تانکەرت انتحاری بوون سێ انتحاری بوون هەر سێ بۆم ڕێژکری بوون هاتنە ناو پێشمەرگەیدا لێ باش بوو الحەمدولیلا هەر سێژی نەشیان چ زیانێ بگەینە پێشمەرگەی لێ مەشیا خۆ ڕاگیرین و جارێک کادیمە خۆڕێکی خستەڤە و مەهێرشا خۆ دەست پێ کرد و هەر گوندێت ماین هەمی مەگرتن هەتام گەشتینە وەردەکرد وێ ڕێژیمە شارێکی گەلێکی تند کرد سەرەتای هەر هێرشێک هەندرێن و پێشمەرگەکانی هاوشانی ئامادەکاری تەواویان کردووە و پلانیان داڕشتووە بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمن و پاراستنی سنوور و خاکی کوردستان. هەندرێن لەگەڵ هاوڵەکانی بەهێمنی کارەکانی ڕابەڕاندووە هەر سروشتی ئیشەکەیان وایە ئەویش لەبەر هێرشی خۆکوژی و ئەگەری بوونی بۆمبی چێنرا و دوژمنە شاراوەکان. جۆما خازردوو شەر گوندێ گەزەکانمە دەست پێ کرد و ئەوان گوندی ستێحە و وێریش مقاومەکە گەلێکە مەزن هاتەکردن و داعشێنێت حەسنەت کرد بەس ئەم وان جیها بگرین لێ هێزا و پێشمەرگەی و هەمی بەشدار بووین ئەمە بەتالیۆنە کۆماند و دەست پێکا هێرشێ بووین وێریشمە دژمن شکاند و هەتام گەشتینە جسرێ گوێر
کل جسر گویر گلک استراتژی بو کو بیت فکرین بو کو هرشا موصل دست بید کرد شویری دست بید کرد و الخازر سه هجوم خازر سه گنده بازگردان و ترجله لویرش مقاومه که گلک تون تا تکرین یەکێک لەو ڕووداوانەی کە بەسەر نەقیب هەندرێن هاتووە لە یەکێک لەو کۆڵانانە نۆ چەکداری داعش گەمارەوە درێن. دوای گەمارۆدان هەندرێن یەکەم پێشمەرگە دەبێت لە ڕێگەی گفتوگۆوە باوەڕ بە داعشێک دەهێنێت و دەست بەسەری دەکات. هرشا باشی که هات دست بگیرن که پشتی هرشا بازگردان و ترجله نزدیکی 15 روزا بود که از هرشا پیشی و بریندار بود. لیل هرشا باشی کهش من بجداری کرد برینداری و همشیا این روزای کامل بازانه چند تروریست کابو کشین و از و میلاز موال پشتوان پیک و بوین مشیا دو داعشاب دست بگیریم. لو ویدیو شتین دیارن که تمام بو یکیش کچکه بو اوی کچکه برینداری مت دستگیر کرد یدیش ساخی هاتا گرتن و او روژا باش بو سلامتی چولی روژا دیو دار روژا دوی کو داعشا خود دیار کرد کل ناو باشی که داعش داید ماین چون باشی کش درستایی ناد بو پاقش کرد روژا دوی او بو همچوین مما زانیاری همون کویل کیره هین جوانه بس درست من زانی کیش خانینه همچون مهرش کره سروان خانیا ابو لیوا رحمان خودی لی خوش بیت شهید لیوا رحمان تو خانیا کشوانا دا چوت خانیا کی دا ابو خوبه دا پاقان نزدیکی 9 داعشات خانیا کی بود من شیا اکشوانا بدست بگیرین و یدیش همچون نجور وقتی همچون نجور و خانی بو همیتش سرک دا کد بون من او داعشا ندید از چون مجبور و خوب مدا پاقان و از گلک سختی بریندار بوون. دواتر بەردەوام دەبن لە دەستگیرکردنی ئەوانی تر بەڵام لەو کاتەدا ڕوبەڕووبوونەوە ڕووەدا ئەم ڕوبەڕووبوونەوەیە بۆ نەقیب هەندرێن زۆر سەخت دەبێت ئیدی چیرۆکی تراژیدەی هەندرێن لێرەوە دەست پێ دەکات و هەوڵدان بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدەرانی خۆکوژی داعش هەندرێن ڕێگەیان لێ دەگرێت و لە ئەنجامدا نەقیب هەندرێن و هاوڵەکانی دەکرێنە ئامانجی تەقینەوەیەک و لە ئاکامدا نەقیب هەندرێن زۆر بە سەختی بریندار دەبێت. وقتی بندا تقیه از محمد خانی دا حوالت من کس نزدیکی من نبود باشیش او بود کس نزدیکی من نبود کس برینداری پستانه بوندی از برینداری ها من سخت بود اسما مجرور دا من هاش خواه بود بهوش نبودم و من هر گازیت کرد من گازی میلاز مال پشتوانی و نقیب کاروانی کرد دی باش بزیکا تواراماتن چون از وقتی کتیم خلاص بوی هندی تشت کد بونه سر کلخی من نشیاخ بس تنیمش یا سری خوب بلند کن و پی من همی نزدیکی 3 جا 4 جا شکست بو و همی بو برین و همیش از صد بوم اش من همی صد بو نزدیکی 25 جا بس عملیات بو ماتکرین کو بس چرکادی پیم زوری تره
جارێکی هجوومێک مەهابیل ڕەخێ وەردەك بی گوندێک نۆڤی مفتی بی ما ڕەتل حرەکێت کرد نەقیبندرین پێشوم چوون هەون سەرسەمەت کەفتن ڕاستی دا پێشمەرگە گەلمە ڕاجیلەت هاتن پێشمەرگی شوانە بریندار بی بصراحة ما كشما نشيوم بين خاري ناف سيارة خا وكي أمر عسكري بس ناقب هندرين بقهرمانة خرابي السيارة خود دركت سيارة درع حمار بي طبعا أبو مسؤول ما بي هنجي ناقب هندرين شو بي أكو بريندر خاد درس خود راكر بي وجهان دي سيارة إسعاف وسلامة الزفران حتى نكاب بيش ما جي صاخب سلامة هيكش وان نمونه عيتنا وقوام بيكفا اللي هجومه هيرشا جازركي لسر گوندی بازگردان که مبجابت خودیتی و شاهدک بین بون وی افسری جابنترس که پیشمرگی که دگل دا کو سایق همرای بیا دینگویای بی شهید رایت لاف کو بی گل دا شهید بی مبجابت خودیتی که نقیب هندرین یعنی افسری که جابنترس بی یعنی هیچ مشوش نبي للسر خوبي هر دايما فيا نفسي وقتي ده بشتن چند کسا که چند وان داعشتی گوندی ده بکشتن و طولاوی پیشمرگی وگتن حتی و دلیوی به مرتاح بتن. یەکێک لەو شەڕانەی تر کە هەندرێن بەڕێکەوت ڕزگاری بووە شەڕی ئاسکی مووسڵ بوو لەم شەڕەدا هاوڕێیەکی بە ناوی ڕای دڵشاد خۆی کردووەتە قوربانی کوردستان. نەقیب هەندرێن هەمیشە یەکەم کەس بووە لە پێشەوەی شەڕەکاندا. ترس لای ئەو مانای نەبووە. خۆشەویستی کوردستان وای لێ کردووە عاشقی چەکەکەی بێت. ئەمەش بۆ پاراستنی نیشتیمانی خۆشەویست. از 4 جاره بریندار بویم. جارکی آسکیموس کلدم انتحاری تقی پارچه که های پیمی کرد بوم. بس باش بو گلک سلامت بوم است. حتی نچومه وشی کسی نزانی که از بریندار بویم مالو برادر و دوست. نزانی از بریندار بویم نگود بو کسی. یعنی سفک بو باش بو. جارا دویش از هر الاسکیموس از لازمال پشتوان پیک و بوین نقطه دا بوین. او قناس که پیرام کرد بو. پشتی را درکت. الحمدلله چه زیانی بساید مازن نبون. باش با اوش سلامتی بو. جارا سیش بازگردان دمی گنده بازگردان دمی هم چون نتیدا از دست پیک بوم آربیچه که بسیارامه کت از ابو شهید رایت لاف کو شهید بو الویری اجی گویت من تقین و سری من جاکی بریندار بو بس هر برینداریشی ما شرح همی تمام کرو وی روشش اسناد مبه و جارا سیش البحشی قابو و وی جاری از سختی بریندار بوم بس چون متخانی دا پشتی چند ساعت اکید شهری از چومت خانی دا مر کس نما بو ساخت بس تنی او بریندار بون یکیش بنت شتادا بو منه دید از گلک نیزیک بوم یعنی اما رنگ پیت منو پیتوی پیک وبن دمی خود تقاندی ابو از نیزیکی 25 جا بریندار کرم بس جیت لهاتین عملیات کرن خەمبارترین کەس بۆ هەندرێن دایک و باوکی بوون ئەوان با فرمێسکەوە باسی قارەمانەتی و ئازایی ڕۆڵەکەیان دەکەن و دڵتەنگی خۆیان باز دەکەن لە کاتی بیستنی هەواڵی بریندار بوونی بۆ چوارەم جار کە برینێکی زۆر قوڵ بوو بەشێکی زۆری جەستەی بە کوردستان بەخشی. ئەو هێشتا بە ئومێدەوە لە ژیان دەڕوانێت و بەردەوامە لەو ئەرکە پیرۆزەی لە ئەستۆی گرتووە. دوای 4 جار بریندار بوون بارودۆخی تەندروستی ناجێگیرە و ئازارێکی زۆر دەچێژێ.
ئەو بەردەوام لەلایەن پزیشکەوە چاودێری دەکرێت بۆ پشکنین و باشترکردنی ڕەوشی تەندروستی لەشی و بەتایبەتی قاچەکانی. ئەو زیاتر لە 30 شوێنی جەستەی بریندار بووە و تا ئێستا ساڕێژ نەبووەتەوە. دەمێ نەقیب هەندرین بریندار بووی طبعا الجبهەیە شەڕە داعشێ وی دەمی بەری هینگێ 10-15 ڕۆژێکە بریندار بوو جارەکەتی بەری هینگی بریندار بوو بەلێ وەختە جارا دوماهەیە بریندار بی سەختی بریندار بی جارێت بەری هینگێ برینداریەتوی باش بین یعنی نه هەندە پەویدی بین بە بخۆ هەل بازاری بیم سویکێ ئەس خۆت بەر خستێ ڕا چۆم بەرە خدای تڕمبێلا برای من و ڕاوسیان ئەوێ بەس من گوت شوێلەکە دیایی یعنی من هەر هەزر نەکراوە چکی بەری هینگێ 15 ڕۆژە 20 ڕۆژە بریندار ببی و چوبی جبهەی بەس گوتی ئەسنەر جبهەی مازل هەردەکی باش ینی هەردەکی ڕەحەت ئەسنە چوومە چۆ شەڕەوە بێدیادا جارێکی بریندار بی وەختی وێراوی ئەو نەقلی ئەس چوون مدید بەس هەندیا سەتم خۆ هەر گریام هات ئەنەشیام با خاڵویژی بریندار ینی هات شەهید ببی شمێجە بێجە بیرادەکەم هات بیرام وەختی خاڵوی شەهید بی و وێ نەقلادیژی بریندار مژی گوت هەر هەما یە سڤکە نەشتی نەقلادیە گوتی بریندارم تەلەفۆن کرد ناڕغ کرد هەواڵێکی وی ڕاکرد من گوتی کا هەندرین گوتی تۆ چیایی من گوت وەڵا زدایکەویمە گوتە چی من گوت هەندرینی کەم تەلەفۆنی بداوێدا ئەس گەل باخە من گوت وەڵا نەلڤێریە من گوت کیڤایە گویی ناوی تاواری دووکی باوێجە تەزانی چاوەکە مرۆڤ چت هەتا ئەس گەهشتم وێرێ مژی گوت وەکی نەقلادیە من نازانی ئەس گەهشتم وێرێ سەحکی مرۆڤێت مەخڕێل وێرێ کوڕەت خالەتێوە هەمی و پسمام من گوت کانی شامە بدن گوت وەڵا عملیاتێدا والبەرمی گەرە درێژ بیفێچە گوتای پەیامەوە ئەنی جاف پێشمەرگەی خشینە بە جارەکادی پێشمەرگە وەکی پێشتر لێ نایێت و بێتە هێموارکردن پێشمەرگە بێتە بەرهەفکردن بوو شەڕێت گەلێکت ماستر یعنی ئەو داشەش نەک بچیک بوو گەلێک تشتێکی مەزم و بەس پێشمەرگە الحەمدولیلا بەر ڕاستیا بەرگریەکە باش کرد لێوێت ئەم خو بەرهەفکەین بوو هەر هێرشەکادی بێت لە هەمی دنیایش لەشکەر و عسکەر تێتە بەرهەفکردن نەشەر چێت بێت بوو ماوێ 5 ساڵە مەصرف پێوی عسکەری بێتەکردن بۆ یەک ڕۆژی دوێت ئەم هەمی گوڵات بەرهەف بین ویدارم خێزانی شەهیدان نایەنەش بیرکردن چونکە ئەوانە گیانی خو بەخت بۆ وی ملەتی هەر کەسێکی گیانی خو بەخت کرد گەلێک تشتێکی مەزن vêrê min divêtin ez hindek amaje çend xesletekê neqîb hindirînî bidem ke efserekê nêzik bûl min û hemî pêşveçûna da me rolekê giring pê dibexşî ew jî xesleta ya hera giring li dev vî qaramanî ew bû ke biwîriyeka ji hedî beder cesareteka ji hedî beder li dev vî qaramanî hebû wextê em çûynet pêşveçûna da û mewqif tengit bû hingî qaramanetiya wî diyar bû dîsa jî ji ber ku mawekî di endaziyariya serbazî da kar kirbû cavekê tîş hebû bû vedîtina talhê dijminî li bersingê me danan mîna bombên çandî û otomobilên mîn reşkirî û xaniyên mîn reşkirî û dîsa jî çewaniya çareserkirina wa پێش هەموو شتێک ئەم پێم خۆشە باسی شخصیەتی بکەم کە لە 2014 من لە سەدی مووسڵ ئێستا هێزی کۆماندۆدا نەمەزرا بوو ئەوانە لە وحی سناعی واجبیان هەبوو کە ئەم لێرە بوون لە لای مەبوون تەماشام کرد لە نمونەی ئەخلاق تربیەت زۆر بە تربیەت و مؤدەب یعنی پێشمەرگەیەکی زۆر ڕۆژێک بانگم کرد لە بێدەنجم و ئەدەب و ئەخلاق خۆی لێم پرسی تملۆ ینی هەستم کرد کە ئەو کاتە هەستم کرد کە پرسیارم لێ کرد جورئەت و ئازاهەتی لەو پێشمەرگە ئەفسەرە بەڕێزەیدا زۆر درم پێ خۆش بوو لە یەکەم جاری کە ئەو بۆ شوێ قسەم لەگەر کرد هەستت دەکرد کە قسان دەکەی قووەتێکی هێزێک پشتیوانیەک لەناو ئەو پێشمەرگانەدا هەبوو کە ئەویش لەو دەوەشاوە ئیکەشمان هەوو بەران بە جورئەت و ینی کە تەمەشات دەکرد جورئەت لەو ئەفسەرە بەڕێزەیدا هەبوو خەڵاتی بەرنامەی سەربازی منە لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە پێشمەرگەی قارەمان و لە خۆبردوو و ئازا و نەبەرد
پێشکەشە بە بەڕێز نەقیب هەندرێن کە توانیویەتی ئازایەنە مەردانە بزەنجی و دەستەی خۆی لە پێناوی ئەو ئازایەتی و خۆبەخشینە دانایە لە پێناوی کوردستان و سەربەرزی خاک و نیشتمانەکەی هەرچەندە احتمالە و خەڵاتێکی واژ نەبی لە ئاستی ئەو ئازایەتە بەڵام پێمان باش بووەکەوە پێشکەشی بکەین لەبیری نەکەین لە ڕێگای کەناڵی کوردستان 24ەوە سوپاسی وانیش دەکەین کە بتوانین پێشمەرگەی وا قارەمان بینینە بناسیێنین بە خەڵکی کوردستان و خۆشەویستمان.